بێگومان بسمیڵای ڕەحمانی ڕەحیم سەرەتا پیرۆزباییان لێکەین، پیرۆزبایی لە هەموو کادران و ئەندامانی ئەو ڕێکخراوە تێکۆشەراکەین کە ئەو 24 ساڵە خەباتەکە، خەباتێکی بێوچان لە زروف و بارودۆخێکی جاری وهەیە نەخوازراویشە، دەستیان خۆش بێ و بەردەوام بن. هەروەها لە هەموو قوتابیانی کوردستان کە ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوی گەشەپێدان یەکێکە لە ڕێکخراوەکان، تەبایی و پێکەوە کارکردنیان پێویستە بۆ ئەوەی بە ئامانجی باشتر بگەن و دۆخی قوتابیان و خوێندن بەگشتی بەرەو باشتر بچێ و ئەو کۆسپانەی هاتوۆتە ڕێ هەڵگیرێن. هەر لێرەوە پێویستە سپاس و تەقدیر و پێزانینمان بێ بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی کە کۆڵەکەی ناوەندەکانی خوێندنن و تووشی جۆرەها کۆسپ و ناڕەحەتی بوون و 2-3 ساڵە عەزیەتە کێشن، بێموشە تووشی عەزیەت بوون. جێگای تەقدیرن بە تایبەتی ئەوانەی لەم ئەخیرەوە کە کۆشتێکی زۆر تاگەشتە ئەوەی کە بەداخەوە دەرگای سجنیان بۆ کرایەوە. بەڵام لەگەڵ ئەوەش کۆڵ نادەن و کۆڵیشیان نەدا ئەو توانیان تا ڕادەیەک بگەنە ئامانجەکانیان کە ئەویش دابینکردنی موچێ. ئومێد وایە کە ئەو باشی پاشەکەوت و ئەو شتانە تەواو بێ و مامۆستا تەقدیری مادی و معنەوی خۆی دابین بکە. دیارە مامۆستایان یەکگرتووە سکرتەری ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیان یەکێک بوو لەوانەی کە بەسەر خۆپیشاندانەکان بۆ موچە سزنی بینیوە کرا بەندیخانەوە. چ بە مامۆستایان و بە قوتابیان دەڵێ لەسەر دەستکرد؟ بێگومان ئەوان ئەرکی ئەخلاقی خۆیان بەجێهێناوە، جێی تەقدیرە و لا شکر عەلە الواجب باشیان کردووە. لیان پیرۆز بێ ئەو خەباتە و ئەو ئەنجامە جێگای تەقدیرەوە. بزەم هەموو کوردستان تەقدیری مامۆستایانی یەکگرتووی کرد بە تایبەتی لە دەڤەری دهۆک و هەولێر کە توانیان پێشەنگ بن و پێشەنگێکی بەئاداب و بە بەرنامە جوانەکەی یەکگرتوو بە بێ بڕوخێ و بە بێ دەنگ و باسی زیاد لە سنووری معقول داوای موچە و داوای شایستە داراییەکانی مامۆستایان کرد و باشیان کرد. ئەگەر کۆس بوو پەرچەکرداری نادروستیش هاتبێتە پێش وەکو وتم وەکو سجن یا وەکو ئەزیەتدان نادروستە و بێگومان مەحکوم یەکەین دروست نییە. بەڵام لەگەڵ ئەوەش خەبات هەموو شتی تایە و ئەوەش ڕێبازی هەمومانە و هەمومان هەرێکە لە سەنگەر و پێگەی خۆیەوە ئەبێ خەبات بکا بوو باشترکردنی دۆخی ئەم وڵاتە و چاکسازی لە وڵاتە و ڕاستکردنەوەی هەموو ئەو هەڵەوپەڵەیە کە هەیە لە ئارا.